لە کاتێکدا بڕیارە لە مانگی ئەیلولی داهاتوودا پرۆسەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەست پێ بکات، بەڵام پێش ئەو وادەیە یەکەم کاروانی سەربازی ئەمریکی لە بنکەی عین ئەسەدەوە بەرەو سووریا جوڵەی کرد. بە بڕوای چاودێرانی سیاسی عێراقی پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا عێراقی خستووەتە بەردەم دووڕیانێکی مێژوویی و مشتومڕێکی گەرمی لە نێوان لایەنە سیاسیەکاندا دروست کردووە. لەلایەکەوە حکوومەت و لایەنەکانی چوارچێوەی هەمانگی بە سەرکەوتنێکی نیشتیمانی و جەختکردنەوە لە سەروەری وڵاتی دەزانن. لەلایەکی دیکەشەوە کورد و بەشێک لە شارەزایان ترسیان لە دووبارەبوونەوەی سیناریۆی ساڵی 2011 و سەرهەڵدانەوەی بۆشایی ئەمنی هەیە. چوارچێوەی هەماهەنگی جەخت لەوە دەکاتەوە کە کشانەوەکە چاوەڕوان کراو بووە و دوای زیاتر لە 2 ساڵ گفتوگۆ دێت. هەروەها لایەنە شیعەکان پێیان وایە هێزە ئەمنیەکانی عێراق توانای ڕوبەڕووبوونەوەی هەر مەترسێکی ناوخۆیی و دەرەکیان هەیە و کشانەوەکە کاریگەری لەسەر ڕێکەوتنی استراتیژی نێوان بەغدا و واشنتۆن نابێت. ئەم دڵنیاییە لە لای کورد و سوننە بە شێوەیەکی تر دەبینرێت و ئەو لایەنانە بە ناڕاستەوخۆ هۆشداری لە پەلەکردن لەم بڕیارەدا دەدەن و بەبیری دەهێننەوە کە کشانەوەی پێشوەختەی ساڵی 2011 ڕێگەی بۆ داعش خۆش کرد تا دوای 2 ساڵ یەک لەسەر سێی خاکی عێراق داگیر بکات. ئەو لایەنانە دەڵێن مەترسیەکانی تیرۆر هێشتا ماون و توانای ئاسمانی عێراق سنووردارە، بۆیە پێویستە حکوومەت سوودی تەواو لە بوونی هێزەکان وەربگرێت، نەک لە ژێر فشاری وڵاتانی تردا بڕیار بدات. لە نێوان ئەم دوو دیدگا جیاوازەدا باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغدا ڕوونکردنەوە دەدات و ڕای دەگەێنێت کە ئەمە کۆتایی ئەرکی هاوپەیمانان نییە، بەڵکو گۆڕینی ئەرکی سەربازی هاوپەیمانەتی نێودەوڵەتیە بۆ هاوبەشیەکی ئەمنی دوولایەنە لەگەڵ عێراق. ئەمە مانای ئەوەیە کە هاوکاریەکان بەردەوام دەبن، بەڵام لە چوارچێوەیەکی نوێدا کە جەخت لەسەر ڕاوێژ و مەشق دەکاتەوە، نەک ئۆپەراسیۆنی شەڕکەر. حسێن عەلاوی ڕاوێژکاری سەرۆگۆزیرانیش ئەمە پشتڕاست دەکاتەوە و دەڵێت حکوومەت پابەندە بە بەهێزکردنی سوپای عێراق و گواستنەوەی پەیوەندیەکان بۆ ئاستی دوولایەنە. شارەزایانی بواری استراتیژیش وەک عەباس جبوری پێیان وایە عێراق لە بەردەم وێستگەیەکی هەستیاردایە. کشانەوەکە دەرفەتێکە بۆ سەلماندنی سەروەری، بەڵام لە هەمان کاتدا مەترسی لاوازبوونی توانای هەواڵگری و پشتیوانی ئاسمانی لێ دەکرێت. جبوری هۆشداری دەدات کە ئەگەر ئەم گواستنەوەی بە شێوەیەکی ورد و ڕێکخراو نەبێت، لەوانەیە بۆشاییەک دروست ببێت کە پاشماوەکانی داعش یان گروپە چەکدارە کۆنتڕۆڵ نەکراوەکان بۆ تێکدانی ئاسایش بیقۆزنەوە. بە جوڵەکردنی یەکەم کاروانی سەربازی لە عین ئەسەد عێراق بەرەو قۆناغێکی نوێ هەنگاو دەنێت، قۆناغێک کە تێیدا توانای هێزە ئەمنیەکانی و یەکڕیزی سیاسی ناوخۆیی دەخرێتە ژێر تاقیکردنەوەیەکی سەختەوە.